بەڵازیزان بەردەوام دەبین تەوەری یەکەمی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین کە باز لەوە دەکەین ڕەوشی سیاسی عێراق لە دوای خۆپیشاندانەکان و لە دوایەوەی کە ئێستا دەست پێشخەری بەشێک لەلایەنە سیاسیەکان هەیە بۆ هەوڵدان بۆ کۆبوونەوە و دانوستان لەسەر با بڵێن ڕەوشی سیاسی و هەوڵدان بۆ پێگەیاندنی حکوومەتی نوێی عێراق و لە هەمان کاتیشدا چەند پەیمانگایەک یاخود پەیمانگایەکی ئەمریکی شیکردنەوەی لەسەر ڕەوشی سیاسی عێراق بڵاو کردوێتەوە کە پێی وایە سەرباری گۆڕانکاری جیاجیەکان لە وڵاتە بەڵام کێشە بنەڕەتیەکان وەک خۆی ماونێتەوە کە خۆی دەبینێتەوە لە نەبوونی هاوسەنگی نێوان هێزەکان و هەروە قبول نەکردنی بەرامبەر و ئاماژش بەوە کراوە کە چینی سیاسی لە عێراقدا تا ڕادەیەک کەم تەرخەمن ئەمەش کاریگەری خراپی لەسەر بارودۆخی عێراق بەجێشتووە. ئەم بابەتە تاوتوێ دەکەین چەند پرسێک لەسەر ئەم بابەتە چەند پرسیارێک لەسەر ئەم بابەتە و ڕەوشی سیاسی عێراق و نوێترین سیناریۆکانی داهاتوو یاخود چەند ڕۆژی داهاتوو بۆ پێگەیاندنی حکوومەتی نوێی عێراق چۆن دەبن. میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەهرۆز جعفەر بەڕێوەبەری ناوەندی توێژینەوەی میدیتریانەمان کردووە کە لە ستودیۆ بەیانی کورسار نیز دەستا ئامادەیە. کاک بارۆز سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. بەیانی بینەرانی زۆر سپاس مەمنون. دیارە ڕەوشی سیاسی عێراق چەند خوێندنەوەیەکی جیاوازی بۆ دەکرێت لەلایەک با بڵێن ڕۆژنامە عەرەبیەکان لەلایەک چەند ناوەندێک و ئەکادیمیایی با بڵێن ئەمریکی خوێندنەوەی بۆ ڕەوشی سیاسی عێراق کردووە بە تایبەتتر لە دوا خۆپیشاندانەکان و ئەم قبول نەکردنەوەی لایەنە سیاسیەکان خوێندنەوەی تۆ بۆم بارودۆخە چییە؟ سوپاس وەڵاهی لە ڕاستی ئەم ماوەی خەڵکی عێراق و کوردستانی خۆشمان زۆر قەلەقن زۆر سترێسیان هەیە بە تایبەتی لەم 2022 کە شەڕ لە ئوکرانیا و رووسیا دنیا وێرانەکایان ناکات جەنگی عەرەب و فەلەستین و ئیسرائیل بەچۆ ئەگا بەچۆ ناگات قەیرانی خۆراک سەر هەڵ ئەدا سەر هەڵ نادا نەوت بەرز ئەبێتەوە یان دانابەزێ شەڕ لە تایوان و چین وەکو شەڕی نێوان دوو فیلەکە لە ناو فریزیەکە هەموو ئەشێلن لەگەڵ ئەمریکایان نا ئیدارەی ئەمریکا چۆن سیاسەتەکات چۆن سیاست ناکا ئێران موشک تێگرێ ناگرێ تورکیا موشک تێ ئەگرێ و تەدەخول ئەکایان ناکا جەنگی تایەفی لە عێراق ڕوو ئەدایان ڕوونادا و بۆ مەخوێنەی باسەکەن هەڵ ئەسەیە هەڵ ناستێ یعنی ئەمە خەڵکی زۆر ڕاڕاکردووە ئەمەش بۆ خەڵق قساکەین لە میدیان بەیانیە. ئەم لەم ڕۆژانە خەریکی خوێندنەوەی کتێبێکم سوسان کرین پرۆفیسۆرە لە زانکۆی ئەریزۆنا لە ئەمریکا بە ناونیشانی nothing happened هیچ ڕوو نادات. ئەو ئەڵێ ئێمە جالەوەی کە ڕۆژانەیە شەوانە و هەواڵانەی کە ئیبینین ئەو دۆخی کە ئیبینین پێویستمان بەوەیە ڕەچەتەیەکی تر هەیە بۆ بینینی مێژوو بۆ بینینی ئەو واقعی کە هەیە چونکە بە بەلای ئەوەوە بۆ بەلای منیشەوە وەکو زانستی پەیوەندیدە ڕۆڵتەکان کە پسپۆڕمەوە مەجاالەیە ئەگەر تۆ شەڕ ململانێ لە مێژوو دەربکەی یا لە سیاست دەربکەی هیچ نامێنێتەوە. ئەم بەرهەمی ئەم ئێستای مرۆڤایەتی لە شەڕ ململانێەوە هاتووە ئەسڵەن سیاسەتی نێودەوڵەتی یان مێژوو بریتە لە شەڕ بریتە لە ململانەیە بە پێچوانەوە ئاشتی و ئیسراحەتکردن تەنها پشوویەکە لە نێوان شەڕەکانە وەکو باسیەکان. جا لەبەرەوەی چی ڕوویایکی وا ڕووی نەیەوە مەسەرەن شەڕی رووسیا و ئەمریکا بووە یەکێتی سۆڤێت بوو ئەمریکا بۆ ئێستا شەر هەیە جەنگی تایەفی بۆ لە عێراقا خوێن ڕشاوە ئێستا ژهر هەیە جەنگی عەرەب ئیسرائیل بۆ ئێستا ژهر هەیە هەرچی ململانی هەر وەکو خۆی ماوەتەوە گەندەڵی بۆ ئێستا ژهر هەیە ستەم بۆ لە عێراقا ئێستا ژهر هەیە ینی ئەمەی کە هەیە بەرهەمی ئەم ستەم مستەمکاریە گەر دنیا وێران نەبێ بەلای ئەوەوە سوسەنکرینەوە لەو کتێبان کە هیچ ڕوونایەت کەواتە هەر شتێکە کە باسێکین و بەردەوام لە تەلەڤیزیۆن و لە میدیاکان ئەوڵێن ستەم هەیە گەندەڵی ئەوەی کە 4 ساڵە خۆشمان باسێکین یا هەر هەبووە خۆ لە بیدایەتی تاریخ ستەم هەر هەبوو تیرۆر هەر بوو مەسەن ساتۆ باسی تیرۆرەکەی ساڵی 60ەکان جۆن کەنەدی لە ناوەڕاستی ئەمریکا سەرۆکی ئەمریکا بۆ تیرۆر کرا خۆ تیرۆر هەر هەبوو لە 2000ەکانیش هەبوو ئێستا ژەر هەیە و من مەڵێم مەسەر لەگەڵ تەبیعی وەربگرین بەڵام سوسەن کرین وا باسەکە باشە. وەکو باستێکی لە مێژووە هەتا ئیستا شەڕ و با بڵێن تیرۆر و گەندەڵی و شەڕی تایەفی بوونیان هەبووە بەڵام هەندێک کات دەم شەڕانە شەڕی بچووک و سارد بووە و هەندێک کات کاولکاری لێکەوتوێتەوە چۆن ئەیبینیت؟ بەنسبەت عێراق و هەموو کاتێوا بووە ئەم ڕۆژانە عدەدی یەکەمی گۆڤاری منحریفون لە سەردەمی سەرەتایی هاتنی بەعسیەکان بە حکم لە عێراقا خوێندوتەوە لە ساڵی 63 کە بەعسیەکان هاتن ساڵ 64,463,000 کەسیان عێراقا کوشتووە. خۆ ئەنفالی خۆمان مەسەلەن بە زیندە بە چاڵکردن 182,200 تاکە کەسیان نا 5,000 دێیان وێران کرد لەبەرەوە ئەم شەڕ و کوشتاریە لە عێراقا هەر بەردەوام وەربەردەوامیشە بێ بە تایبەتی ئەم هەفتەی ڕابردوو
مەجموعەی خۆپیشاندەر لە لایەنگرانیان بڵێن حەشدی شعبی خۆیان بوون لەسەر پردی معلقە لە بەغدا بوون جەماعەتی مقتەدا سەدریش لە ناو منتیقەی خەزرا و ناوچەی سەوزا بوون خۆگەر ئەم کڵەشان بە یەکدا کێشانە ڕوویدایە ئەکید ڕووبارێ خوێن لە عێراقا هەڵ ئەسا و هەموو مشمان ئەمان بینی ینی لە هەموو شار و شارشکانی عێراقا ژینگەی عێراق ژینگەی شەڕە مەسەلەن بۆچی ژینگەی شەڕە ئەکرێت لە تەورەکەی دیکە باسی بکەین چووکە لە عێراقا دموکراسیت ڕۆکێکە گەشە ناکە مەسەن ساتۆ گەنم خورما یان هەندێ نۆک نیسک لە هەندێک خاکە جوتیارەکان نەزانن لەکوێیە ئەمە وەکو خوانەڵەن بەرەکەتی و زوو گەشاکە و ئەم لەم خاکەیە گەشاکە دموکراسیت ڕۆکێکە لە خاکی مێدەڵیستا ڕۆژڵاتی ناوەڕاستە گەشەی نەکردو بۆ ئەکرێت جوابی بینەوە باشە دوای ئەو بابەت پرسین و وەڵامەکەش لای بەڕێستانە بێبێگومان باست لەوە کرد کە لە عێراقدا ئەم بارودۆخە بەردەوامی هەیە لە کاتێکگای ئەم ئازاین هەڵبژاردننی پێشوەختە کاتێکەکرا بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و تەنگەژە و لایەنەی هەم لە ڕووی خەڵکەوە کە ئاڵۆزی هەبوو داوای مافەکانی خۆیانە کرد و هەم لەلایەنی سیاسیشە بۆ چارەسەرکردنی بارودۆخەکە بوو سیرەکەی ئەم هەنگاوە ئەگەر بڵی خراپتر بووە باشتر نەبووە ئەمەش دووبارە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە جارێکی دیکە خەڵک داوای مافی خۆی بکە و جارێکی دیکە هەڵبژاردننی پێشوەختە سەر هەڵبداتەوە لە عێراقدا قەنەعاتی من هەڵبژاردن عیلاجی دەردی عێراق ناکات دیکەواتە بێت چی عیلاج بکات یعنی تۆ هەر بە ئەزمموی ئەم چەند ساڵەکە هەمومان عێراقژین ساڵی 2010 ئەیات علاوی لیستەکەی براوە بوونەوە توێ کورسیەنا نووری مالیشی چەند کورسێک لە دوای ئەیات علایەوە بوو ئەو حکوومەتی پێگەنا ئەین لە هەموو هەڵبژاردنەکانە ئەمە بەستمەوەی بڵێم ئەوەی ئیباتەوە حکوومەت پێک نایێنێ ئەوەی ئەدۆڕێ لە عێراقا حکوومەت پێگەێنێ و دوای ئەوە ململانیەکە لە ساڵی 2014 لە نێوان عەبادی و مالیشیا بوو مالیشی بردبوویەوە بەڵام عەبادی حکوومەتی پێگەێناکە براوەی هەڵبژاردن نەبوو لە 2010 بینیمان لیستی سایرون بە ڕێبەرایەتی مقتەدا سەدر 54 کورسیان بەدەستێنا و براوەی هەڵبژاردن بوون بەڵام نەیانێژ مقتەدا حکوومەت تشکیل بکات لە 2010 دیسان ئاوا 5-6 مانگ حکوومەت تشکیل لەبێ نابێت کەسێک بوو بەسەر وەزیران بە ناوی بەڕێز عادل عەبدولمادی لە ڕاستی هەموو عێراق شایەتی بووین کەسێکی نەزیه و دەستپاک و مسەقەف و توانای ڕوبەڕوونەوەی گرفتەکانی هەبوو بەڵام هیچ کورسیەکی نەبوو مەسەن ئێستا کازمی هیچ کورسیەکی نییە سەر وەزیرانە چەند ساڵێکە پێشتر عادل عەبدولمەدی هیچ کورسیەکی نەبوو هیچ حیزبیشی نەبوو کەس بوو بەسەر وەزیران لەبەر ئەوە هەموو جارێمەوە ئەمانەی کە ئەیبنەوە ڕێگەیان پێ نادرێ ئەوانەی کە دۆڕاونیانێن حکوومەت پێک بێن بەڵام لە واقعدا خۆ عادل عەبدولمەدی لە هەرە پیاوە نەزیه و دەستپاک و ئەوانە بوو کە بەرنامەیەکی بوو بەگژاچوونەوەی قەیرانە سیاسیەکە لە عێراقا بەڵام ئەی بۆنیان هێش ینی چارەسەری دەردی عێراق بکە ئەی بۆ ڕێگەیان نەدا و مزاهراتیان کرد 800 گەنج زیاتر لە 800 گەنجی عێراقیان لە ساحەکانی عێراقا ترۆر کرد یا کوشت و نزیکەی 10,000 خۆپیشاندەر هەر سەرنگون بوون و بریندار بوون و ئەوانە تەصحیحی زۆردرا بۆی عادل عەبدولمادی لابن کە لە کاتێکە هەمویان لەسەر ڕێکەوت بوون لەبەرەوە من قەناعەتم وایە لە عێراقا مەجموعەی سەری گەندەڵ هەن لە دوای 2023 دروست بوون بەشێکیان لە ئەمریکا هاتنەوە هەندێکیان لە بریتانیا هاتنەوە کوردی خۆشمانی تایە و ئەمانە باخیری نەوتیان هەیە ومانە تیجارەتەکەن ومانە پیاوی خۆیانێن لەو هەموو وەزارەتەکانە وەزارەتی تیجارە وەزارەتی کارەبا وەزارەتی دەرەوە سەفارەتەکان وەزارەتی نەوت لەناو هەموو وەزارەتەکانە پیاوی خۆیان زەرع کردووە و ئەگەر نەژمێن لە دەسەڵاتە سبەی نەبچن لە دوورگەیەک لەو پەڕی دنیا بژین لە ڕێگەی پیاوەکانی خۆیانەوە دەست لە شوکاری عێراق وەرەدەن کەواتە بوونی ئەم کەسانە با بڵێن لە وڵاتانی ئیقلیمی وڵاتانی دراوسێ هۆکارە بۆەوەی کە کەسی براوە نەتوانێت حکوومەت پێک بێنێ یا هۆکارەکە ئەوەیە کە عێراق خۆی هەر لەسەر بنەمای تەوافق لە بنەڕەتەوە توانێتی حکوومەت پێک هەردووشی هەروهۆکارە هەردووکی هەروهۆکارە لە ڕاستیە ئەگەر بینە باری حەقانیەت توافق مبدەیەکە پێچوانەی دموکراسیە بەڵام من نمونەیەکە بۆ گەڕمەوە کاتی خۆی ئیمام جەعفەری سادق پێم وابێ لە سەردەمی عەباسیەکانە بوو قوتابیەکێ بێ بە ناوی ئەبی حەنیفەی نەعمانەویش پیاوێکی بەناوبانگە لێ ڕۆژێک لێ پرسیە ئەڵێ ژیان چۆنە بینیە لێ ژیان جیاکردنەوەی چاقەیەک و خراپەیەکە ئەویش ئەڵێ لەوە چێ ئاژەڵێکیش بتوانێت مەسەلەن وان نییە ئاژەڵێکیش بتوانێت چاقەی و خراپەی لێ جیاکاتەوە مەسەلەن من و تۆ پشیلێکمانێ یاسەکێکی بچووکمانێ ئەزانەی کێ بەردی تێگری و چێ نانێکی هاتێ چاکەکە و خراپەکە جیاکاتەوە لەبەر ئەوە وانە ژیان بریتە لە ناسینەوەی دوو خراپ کام خراپەیان کەمتر خراپە ئەهوەنترە شەڕێکی ئاوەنتر شەڕە بەڵام ئاوەنترە ینی زەرەری کەمترە ئەبێ ئەویان هەڵبژێرین لە عێراقیشە هەموو گەرەکان هەر خراپن مەسەلەن هەمووی هەر خراپە باشیتیان نییە بڵێ وڵا ئەمە باشەوە هەڵی ئەبژێرم هەموو ئەگەرەکان هەر خراپن لەبەرەوە ئەو خراپە هەڵبژێری ئەو شەڕیان هەڵبژێری
يعني خێر نییە هەموو شەڕە لە عێراق ئەبێ ئەو شەڕە هەڵبژێری کە کەمتر شەڕە ینی خێرێکی کەم ینی ئەوەی زیاتری تایە بۆیە ئێستا خۆ ئەمە هەیە شتەکان نادەستوری نەمی کە دەیکەن پێشتری ژە مەڵبژاردننی پێشوەختە هەر شەڕ بووە هەر بە شەڕ ناوێتی و هەر بە خراپەکاریە ناوێتی بەڵام ئێستن چار نییە چاری وەزی عێراق نیە مەسەن گەر هەڵبژاردن دووبارە بکرێتەوە خراپە ئەهوەنەکەی ینی دەبێ هەڵبژاردن دووبارە بکرێتەوە خشەڕە بەڵام چار نییە مەسەن من بالمناسبە ینی قسێک لێرا بکەم دەستگای گالوب ماوەیەک پێش ئێستا بوو ڕاپرسییانم پێشاو کەوت کە ڕاپرسێکی زۆر بێلایەنیان کردو ئەڵێ لە عێراقا سەتا 11 شیعە مەزهب پێی وایە لە ڕێگەی هەڵبژاردنەوە توانن گۆڕانکاری دروست بێت لە عێراقا سەتا 14 سوننەکان پێیان وایە لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەکرێت گۆڕانکاری لە عێراقا دروست بێت سەتا 30 کوردەکان پێیان وایە لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەکرێت گۆڕانکاری دروست بێت کەواتە فراغێکی زۆر سپەیسێکی زۆر لە نێوان هاوڵاتی لە عێراقا و لە نێوان پرۆسی سیاسی و سەرکردایەتی سیاسی عێراقا هەیە و هەرێکە وەکو کوردەواری خۆمانەڵێ لە دۆڵێکن باشە هۆکاری بوونی ئەم فراخە ناگەڕێتەوە بۆ بێ متمانەی لایەنی با بڵین سیاسی کە هاوڵاتیانی عێراقی متمانیان بەلایەنی سیاسی عێراق نیە ئەگەر بێت و لە ڕێگەی دەنگدان و هەڵبژاردننی شەوە بێت ئێمە ئەومان بیر نەچێت عێراق ڕێگی سیاسی ئەتا ئێستا بە تایبەتی دوای پرۆسی ئازادیەوە لە ناو خۆی دانەبووە مەسەن لە دەرەوە چێشتەکانی بۆ گەرم کراوە لە ئێرانەوە چێشتی عێراق گەرم کراوە هەمومان واقعەکە بینین سوننەکانیش بە تایبەتی ئەم جارە حەلبوسی و خەنجەرێ مامەمان بە پێش چاوی کامێرا بینیمان ئەردۆگان ڕێکی خستن لە تورکیا و کردنی بەیەک دیست و نردنیەوە بۆ ئێرە کوردیش خۆمانەوە تا ماشەڵا دوو گەڕەکینەوە تا 50 پارچین یعنی بۆ شێوەیە بۆیە یعنی ڕێگی سیاسی یان چۆنەڵی بناغی سیاسی عێراق ناوخۆی خۆی دانیە لە دەرەوە چێشتەکانی بۆ گەرم ئەکرێ و بڕیاری بۆتر لە بریتانیاوە لە ئەمریکاوە لە خەلیجەوە لە ئێرانەوە بە تایبەتی و کەمتر بیر لەوەکەنەوە خۆیان خاوەنی بەرنمەیەکی تۆکمە بن بۆیە من ئەوەی کە ملاحەزەم هەیە لەوە بەشێکی زۆریم سەرکردە سیاسی عێراقانە ئەشناسم ئەم پرسیارشم لێ کردوون کە ئەمان بە تایبەتی زۆربەی وڵاتانی ئەوروپا یا ژیاون یا لە ئەمریکا ژیاون یا پیا تێپەڕبین و بینیانە بۆچی ئەوێ ئەبین و نانوێت لە عێراقەوە ئەزمونی ئەوروپا و ئەمریکا دووبارە بکرێتەوە یاسا سەروەر بێ و عەدالەت هەبێت و لانی کەمی یاسا چکە یاسا ئەبێ بڵم لانی کەمی جێبەجێ بکرێت لە عێراقا ئەمە نابێ بڕوایان بەمە نییە مەسەلەن وەڵامەکە بۆچی کە بڕوایان پێ نییە هۆکاری بڕوانە بوون بەمەی کە بۆچی یاسا لە عێراقا سەروەر بێت واروەها خۆی دەستورێکی تۆکمەی هەبێت و دەستێوەردانی وڵاتانی دراوسێ و واروەها ئەمریکا لە ناو خۆی عێراقدا کاریگەری نەبێ بۆچی بڕوایان پێ نییە چەند جارێکی تریش وا بزانم لەم بەرنامەیە بۆ باسی نەزەرەیە ڕیالیستەکانم کردووە بۆ بینیان دیدگایان بۆ سیاسەت داوان مرۆڤ وابینن تاکە کەس وابینن human nature is bad and selfish طبعی بەشەر ئەوەیە کە خراپە خۆی نەزعێکی خراپەکاری تایە و خۆپەرستیشە هەموو کەسێک وایە ئەمە دیدێکە ینی بەشەریش سیاسەت دەکات خۆشێ سیاسەت دەکەنەوە نیە بیر ئەکاتەوە سیاسەت دەکات بۆیە یعنی مرۆڤ هەمیشە ئەم دیدێ هەیە لە هەموو ئاینەکانیشەوە پێناسەکرا لە هەموو تیۆرەکان مەسەن لە قورئانە هەڵێ ئین الئینسان لەیەطغا وئین رآه استغنا ئینسان کاتێک بەرەو تۆغیان و خراپەکاریە ڕوا هەر کاتێ بینی دەوڵەمەندە بێت کە دەوڵەمەند بوویتە دەست بە تۆغیان و خراپەکاریەکە لە عێراقیشا بەم شێوەیە ینی هەر کە بینیان دەوڵەمەندە بن دەست بە گەندەڵی زیاترەکەن پیاو کوشتنی زیاترەکەن دەستوەردانی زیاترەکەن حەز بەمانەوەی خۆیان زیاتر ئەکەن و تۆش من و تۆش لە میدیا و ئیشمانەوەی ئاوها بە خەبەریان بێنینەوە بڵین کاکیگیان خەڵکی دیکەش هەیە لەسەرم جادەیە و میلەتیش هەیە و کەرکووکیش هەیە و ئێمە ئێوەمان ناردۆ بۆ بە تەنگی مافەکانی کوردەوە بن خەریکی مافەکانی گەلی کورد بن نەک خەریکی خۆتان بن ئەم قسانە بکەین بەڵام جار تووشی کڵەش و بەیەکدا کێشانە بین دکتۆر بابەتێکی دیکە هەیە ڕەنگە پێشووتر یاخود دەستێوەردانەکانی وڵاتی دراوسێ کاریگەری لەسەر هێورکردنەوەی بارودۆخی عێراق بوو بێت لە ئێستادا ئەوە ڕەت ئەکرێتەوە ئەم جارا گەربێت وڵاتانی دراوسێ واروە ئەمریکا کاریگەری لەسەر ڕۆژی سیاسی و هەژمونی سیاسی عێراق بێت کاریگەریەکەی بە ئەرێنی دەبێت یاخود نەرێنی وڵا ئەکیید کاریگەری ئەمریکا ئەرێنی ئەبێت لەبەرەوەی ئەڵێم ئەرێنیە بێت مەبەستمەوە نیە من تۆزێک وەسی ئەمریکا بکەم لەبەرەوەی ئێستا ئیدارەی ئەمریکا و خۆراوە بە تایبەتی مەشغوڵە بە سێشتەوە مەشغوڵە بەوەی کە نرخی نەوت بەرزتر نەبێتەوە لەوە زیاتر چونکە لەبەرەو زستانێکی زۆر خۆراوە پاییزیان کەمە ڕێک لە هاوینەوە بازەیان بۆ زستان بۆیە بەلای ئەوانە ئستراتیژەکەەوەی ئاسایشی وزەی گیانی پارێزن ئاسایشی وزەش لای ئەوانەوەی خواستێکی زیاتر لە ڕۆژڵاتی ناوەڕاستەوە نەوت بخرێتە ڕوو یان گاز بخرێتە ڕوو بۆی نرخی نەوت لە بازارە دابەزێت چکە بازار عەرز و تەڵەبە
ئەمە بەلای ئەوانەوە گرنگە بەڵام ئەگەر ئاسایشی عێراق تێک بچێ هی ناوچەکە تێک بچێ بەگشتی ئەوە نرخی نەوتیش زیاتر بەرز ئەبێتەوە و کێشە لەسەر ئەم بوعدە دروستە بێ ئەمە لەلایەک و ئەوان مەشغوڵن بە شەڕی رووسیا و ئۆکرانیا و مەشغوڵن بە کێشەی تایوان و چین و ئەوانەوە چکە ئەوەمە بوو ئەوان ئەو لەوێتر ئەم سێ پرسە بەڵام لێرەوە تۆ بێ لە عێراقەوە بەرەیەکی تر جەنگ بکەیتەوە دەنگ دروست بکەیتوانە ئەمریکا لەم کاتێک کاتی نییە لەگەڵەوەشا من ئابیستم یان گوێم لە خشپەی پێیەکە یان دەنگێکە لە گەڵ ئەمریکیەکانیان لەگەڵ باحسینی عێراق لەگەڵ ناوەندە سیاسەکانە گفتوگۆکەین ئەڵێن ئەوان وا باسەکەن گویان لەمە بووە کە دیدێک هەیە یان سەرەتایەک دەستی پێ کردو بۆ گۆڕینی ئەم نخبە سیاسیە لە عێراق گۆڕینەکە بە چ شێوەیەک دەبێت گۆڕینەکە جارێ بێ بزانین هۆکارەکەی چێ بگۆڕی چکە بەڕاستی دیموکراسیەتیان لە دنیا خسووتە قەیرانەوە وەکو وتم ئێستا بە پێ و ڕاپرسی کە باسم کرد 11% شیعە بڕای بە دیموکراسیەت و بەوەیە لە ڕێگەی دەنگدانەوە تۆ پرۆسەکە بگۆڕی 14% سونەکان پێیان وایە لە ڕێگەی هەڵبژاردنەوە دنیای فۆرمێکی باشتر لە حکومڕانی و لە ژیانکردن دێتارەوە و بە هەمان شێوە بۆیە ئەمە ئەم نخبە سیاسیەکە لە دوای عێراقەوە زیاتر لە 800 میلیارد دلار لە عێراقا دیار نەماوە یعنی کارەبای عێراق زۆر لە حەدی خۆی بۆ سەرف کرا و کەس نازانێت پارانە لە چۆن و بە کەیفی خۆیان پاریان بردو دەرەوە غەسیلی ئەموال سپیکردنەوەی دراو کراوە لە کاتێکا بینی هێڵی هەژاری بە پێی وەزارەتی پلاندانان هەژاری لە عێراقا گەشتوتە 30 لە هەندێ پارێزگا بە تایبەتی میسان و ئەمارە بڵین ڕێژەی بێکاری گەشتۆتە 60% یعنی لە 100 کەس 60 کەس بێکارە ئەنجا ئەم ئاستە خراپە لە ژیانکردن تەنها پێویستی بەوەی خۆرئاوایە بەریتانیەکان و ئەمریکیەکان بیرەوە بیان لەوە کرد بێتەوە کە ئەم نخبە سیاسیی لە عێراقا هەیە بیگۆڕن نخبەیەکی دیکە حازر بکەن و بێن بە حکومڕانی و بە دەلیلی ئەوەشی کە ئەم نامە سەوتیە یەک لە دوایەکانی نوری مالیکی بڵاوە بێتەوە بەردەوام کابراایەک لە ئەمریکا دانیشتۆ جارێ نامی سەوتی بڵاوە کاتەوە ئەوە ڕەنگە ئەمە سەرەتایەک بێت بۆەوەی کە ئەم نخبە سیاسیە لە عێراقا دابکشن باشە دکتۆر دیارە هەروەک سەرتاش ئاماژەمان پێدا کە توێژینەوەیەک یاخود ئەکادمیەکی ئەمریکی باسی لەوە کردووە کە عێراق گۆڕانکاری ریشەی تایسەتیانە کراوە و گۆڕانکاریانی کە تیاشی کراوە با بڵین گۆڕانکاریەکی بنەڕەتی بووە و وەلایەنە سیاسیەکانیش هەم ڕێناکەون و هەم لە پێناو بەرژەوەندی خۆشیان کار دەکەن هۆکاری ئەما گەر بگەڕێنەوە بۆ سەرەتای کە وەڵامەکەت نەدایە بوونی دیموکراسی بوو باس دەوە کرد کە لە عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەوە دووبارە ئەم لێک نێگەیشتن و با بڵین نەسازانی لایەنە سیاسیەکانی عێراق پەیوەندی بۆ نەبوونی دیموکراسیەوە هەیە؟ جیاواز لەو کتێبەی سوسان کڕین nothing happened هیچ ڕوونات شکسپیری ژەمان قساکە ئەڵێ ڕۆمانێکیە بە ناونشانی مەچ ئەدۆ without nothing ئەدۆ یعنی ئەوە یعنی چقەنە جرت و چقەنەی زۆر بەڵامی چیش لە ئارایە نییە یە هەموو جارێ ئەمەم فلیما بینین لە بژاردنێکە کری و 6 مانگ ماوەکە دو ئەکەوی دوای ئەوەی دۆڕانیەتی حکومەت پێگەێنەوەی براوەتەوە لە دەرەوە سەیرەکان ئێستا ژیانەوە هەر ئەمە بکەنەوە بۆیە ئەنوێ هەر ئەم دۆخە دووبارە بکەنەوە بەڵام مقتەداسەد ڕێگەی نەدات چکە پەرلەمان بینیتە پەرلەمانیان یان دەست بە سەراگریان ناوێکی بوو بدۆزنەوە لە ڕێگەی خۆپشاندەرانەوە ئەمریکا لە عێراقا ڕوئەدان بەڕاستی وەکو وتم هەمووی شەڕە هیچ خێریتیان نییە ئەگەرە خێرەکەی وێ بژاردن دووبارە بکرێتەوە بچ حالی دیکەی نیە ئەمیش ڕێگەیەکی قورسە ئاسان نییە بەڵام بۆ ئەمەش ئەبێ یەک لە سەر سێی ئەندامانی پەرلەمانی امزا بکەنەوە ئەم پرۆسەی بخرێتە دەنگدانەوە کە خرایشە دەنگدانەوە هەڵبژاردن بکرێتەوە یان نەکرێتەوە بێ ئەغڵەبەی بەسیتە 50 لە زایدەن یەک دەنگ بدات کە هەڵبژاردن دووبارە کرێتەوە لە پەرلەمان ئەنجا دوای سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار دەنگ بن ئەنجا هەڵبژاردن دووبارە بکرێتەوە لە ماوەی 6 ڕۆژە و ئەمەش پرۆسەیەکە خوا بزانێت دوایەوە ئاکامەکەی چی دەبێت دکتۆر ببوورە بابەتێکی دیکە ڕۆژنامەیەکی عەربی بڵاوی کردوتەوە کە سیناریۆکانی چەند ڕۆژی داهاتوو دوای ئەوەی کە سەدر دەستی لە کارکێشایە و ئاماژ دەدات کە چەند لایەنێکی دیکەی ناو پەرلەمان دەست لە کار بکێشێتەوە و پەرلەمان پەک بخرێ و لە هەمان کاتیشدا تاکۆ کاتێک کە هەڵبژاردننی پێشوەختە جارێکی دیکە دووبارە دەبێتەوە حکومەتەکەی کازمی بەم شێوی ئیسە بەردەوامی هەبێت خوێنەوەی بەڕێستان لەسەر ئەم سیناریۆیانەی چەند ڕۆژی داهاتوو چی دەبێت؟ خۆپیشاندانەکان چرتر بکرێتەوە یعنی دیدی تاوەتی لە شەقامی عێراقیەوەی کە ئێمە جۆبیستێ بین ئەوان مەکو پێم گوتی پیان وایە لە ڕێگەل بژاردنەوە گۆڕانکاری لە عێراقا ڕوونایەت چکە زۆریان تاقی کردەوە زمانی 20 ساڵی ڕابردوو 16 ساڵی ڕابردوو وەکو نمونونەکانم بۆ باسکردی لەم بەرنامەیە تاقی کراوەتەوە وان پیان وایە لە ڕێگەی شۆڕشێک یان لە ڕێگەی نەوحێک لە ڕاپەڕینەوە کە
ئەم هەموو دز و چەتەی کە ئەوان باسێکن لە بەغدا و لە جنوبی عێراق و میلیشیا و چی دەستیان بەسەرەوە ناگردووە ئەمانە ڕاب ماڵیان نخبە سیاسیە بڕات و عێراق بخرێتە سەر چارڕێی دموکراسی. دموکراسیش وەکوتم ڕۆکێکە بە ئاسانی لە ڕۆژهڵاتی ناوەڕاستان ناڕوێ. بۆچی ناڕوێت؟ چونکە تایفەگەرایی هەیە، حربی ئایدۆلۆجی هەیە. بۆچی ناڕوێ؟ لەبەرەوەی دموکراسی لە ئەوروپا ڕێگێکی مێژووی هەیە 400 ساڵ نزیکەی تەمەنی ئەبێ. ئەو ڕۆژەی دیکارت وتی من بیرەکەمەوە کەواتە هەم لەولاوە ئیمانوێل کانت هات ڕەونەقی بە ئیشەکە بەخشی، اینجا ئیسحاق نیوتن هات وتی کاکە زانست دنیا گۆڕێ، بیر و باوەڕی زانستگەرایی و داهێناناتەکە، شۆڕشی فەڕەنسای تێپەڕان، شۆڕشی پشتسازی هێنا، دوو جەنگە جیهانیەکەی هێنا. ئەنجە دوای ئەوە گروپی جیاوازی وەکو ئەو گروپانەی دیکەی کە ڕخنیان لە عقلانێتی ئەوروپا ئەگەر یعنی بە پرۆسەیە هاتۆ دموکراسیت. شتێک نییە ئێستا من و تۆ کۆپی پەیستیکەنە سەر عێراق و ئەمە یاڵا عێراق وڵاتێکی دموکراسی لەبەر هەڵبژارت نەکرێت. ئەمە لە ئارایان نییە. لەبەرەوە من پێم وایە چاوەڕاون و ئاکامەکە یان تۆن و تیژیە یان ئەوەیە لە خراپترین حاڵەتا کە باشترینەکەی بوو باسم کرد هەڵبژاردن دووبارە دەکەین. هەمیشە باشترینەکە کاری لەسەر بکرێت. زۆر سپاس بۆ دکتۆر باڕۆز جەعفەر بەڕێوەبەری ناوەندی توێژینەوەی میدیتریانە. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.